ئازیاگە ئەگەر تۆ زوو نەخۆشەکەویت هەڵامەتە هەیە بە بەردەوامی، کێشەی تام و بۆنت هەیە، کێشەی پرۆستاتە هەیە، یاخود کێشەی مناڵبوونت هەیە لەگەڵ کەمی هەستی سێکسا، ئەم ڤیددیۆیە بۆ تۆیە. ئەم بابەتەی ئەمڕۆ باسێکەکەین لە سی مرۆڤەکانی دنیا بە ڕێژەیەکی کەم لە لەشیانە هەیە. ئەو بابەتەی کە ئەمڕۆ باسێکەکەین ئازیزان کانزای زینکە. فەرموو لەگەڵمانە. کانزای زینک ڕۆڵێکی سەرەکی هەیە لە کاراکردنی بەرگری لەش، خانەکانی بەرگری لەش کە ناسراوە بە T-cells. ڕۆڵێکی سەرەکی هەیە لە گەشەکردنی جەستەی مرۆڤە بە تایبەتی بۆ مناڵان، چونکە هاوکاری جیابوونەوەی خانەکانەکات. بەشێکە لە ئەنزیمی سوود کە دژایەتی فری ڕادیکاڵەکات لە خانەکانە و سترێسی خانەکان کەمەکاتەوە، هەرمۆنەکانی جەستە ڕێکەخات، هەرمۆنی تێستۆستێرۆن لە پیاوانە بەرزەکاتەوە و هێلکەدانی ئافرەتش گەشە پێەکە. تونگوتۆڵی پێستە پارێزێ بە تایبەتی بۆوانەی کە کێشەی زیمکەی پێستیان هەیە. فەرمانی تامکردن لە جەستەیە پتەوەکات، یارمەتی خاناستیارەکانی بوونەکات لە لەشە. بەشدارە لە دروستبوون و هەڵگرتنی هەرمۆنی ئینسولین لە جەستەیە. کانزای زینک بە ڕێژەیەکی زۆر لە گۆشتە سوورەکانە هەیە، لە خۆراکە ئاژەڵەکانە هەیە، بە تایبەتی گۆشتی سوور لەگەڵ ئەو ئاژەڵانەی لە دەریاچەکانە ئاژین، بە تایبەتی ئەوەی بە عەرەبی پێڵێن مەحار، ئۆیستەر بە ئینگلیزی. لە بابەتە ڕۆکەکانە لە نەکەکوولەکە بە تایبەتی لەگەڵ تۆوی کونجی زۆر هەیە. دووبارە دڵخۆشم کامەرانم کەەوە بەشێکن لە ڕەوتی ئاگایی تەندروستی، هیوادارم هەردەم بە ئاگا بن، ئاسوودە بن، کامەرامە دڵخۆش بن لە ژیانە. خواتان لەگەڵ.